السلام عليكم ورحمة الله وبركاته. ئاما دەبوانی ئازیز و خۆشەویست لە ناخی دڵمانەوە پێتان دەڵێین یاخوا بەخێر بن سەر چاوانمان بۆ ئەم ئاهەنگە تایبەتە. لەخوای گەورە داواکارین هەر هەنگاوێکتان نەوە بۆ ئامادەبوون لەم ئاهەنگە بەخێر و چاکە و پاداش نێڕاوە بۆتان هەژمار بکات. نووسینگەی دەستگای نووری حیکمە ئەمڕۆ هەینی 11 محەڕەمی 1448 کۆچی 5 جۆزەردانی 2726 کوردی بەرامبەر بە 26 حوزەیرانی 2026 میلادی لە هۆڵی قوتابخانەی نێودەوڵەتی مەعاریف لە شاری هەولێر یەکەمین ئاهەنگی دەرچوونی قۆناغی کۆتایی ئەکادیمیای نووری حیکمەی نووسینگەی دەستگا ساز دەکات بۆ بەخشینی بڕوانامە و خەڵاتکردنی دەرچوانی ئەم خولە لە برایان و لە خوشکان. ئامادەبوانی خۆشەویست لەم ڕۆژە پیرۆزە و لەم بۆنە تایبەتە تایبەتترین و پیرۆزترین دەستپێک بۆ بۆنەکەمان خوێندنی چەند ئاەتێکە لە قورئانی پیرۆز لەلایەن دەرچووی ئەمساڵی ئەکادیمیا. بەڕێز مامۆستا سیان محەممەد با بەڕێزیان بفەرمێت. ألم تر أن الله أنزل من السماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود ومن الناس والدواب والأنعام مختلف ألوانه كذلك إنما يخشى الله من عباده العلماء إن الله عزيز غفور. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور. والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير. دەستاش بێتەوە دوویستی وتێر پێدانانی لەلایەن دەڕێوەکەی نووسینگەی دەستگای نووری حیکمە لە هەولێر بەڕێز مامۆستا عەبدولوێری شەمسەدین با بەڕێزیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام الأتمان الأكملان الأنوران الأزهران على سيدنا وقائدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن صار على نهجه ودربه إلى يوم الدين. میوانە بەڕێزەکان بەناوی خۆم و برایانم لە دەستەی کارژێڕی نووسینگەی دەستگا بەخێر هاتنێشی گەرمتان دەکەین دەڵێن یاخوا بەخێر بن. دڵخۆش و خۆشحاڵتان کردین، خوای گەورە خۆشحاڵ و دڵخۆشتان کە.
داواکارین لە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا ئەو مەجلیسەمان بە مەجلیسی ذکر لە بۆ حساب بکە ئینشاء الله تعالی و ئەلەو کات و ساتە پیرۆزە کە ڕۆژی جومعەیە دوای نوێژی عەسرە کاتی گیرابوونی دوعایە داواکارم لە خوای گەورە ڕەحمەت و سەکینەت و بەرەکەتی خۆی بەسەرماندا ببارێنێ ماندوو بوون بە ئامادەبوونتان بۆ ئێرە لە کاتی خۆتان بە ئێمەدا خوای گەورە ئەجر و پاداشتان بداتەوە بە بەهەشتی فیردەوس الئەعلا بەڕێزان ئەکادیمیای نوری حیکمە وەکو ناوەندێکی مەعریفی ئێمە لە دەستگای نوری حیکمە ئیشمان لەسەر کرد بە فەزلی خوای گەورە بۆ ماوەی 3 ساڵ لە نووسینگەی دەستگا توانیمان پۆڵێک لە برایان و خوشکانمان دەربچوێنین بە خوێندنی چەندەها کتێب و خوێندنەوەی چەندەها کتێب و گوێگرتن و بەشداریکردن لە چەندەها دەورات هەر لێرەوە پیرۆزباییم هەیە لە بۆ گشت بەشداربووان خوای گەورە لێیان قبولکە ئیمڕۆ ئێمە بڕوانامەیان پێ ئەدەین خوای گەورە لە ڕۆژی دوایی لێخۆشبوونی خۆی پێیان عەتا بکە باوا بکەین لە قورئانی پیرۆز نزیک بین تاوەکو زیاتر و زیاتر منەوەر بین ئینشاء الله تعالی و لە ڕۆژی دوایش ئەو قورئانی پیرۆزە ببێتە شەفیع و تکاکار لە بۆمان بارك الله فيكم دوباره بخير بين والسلام عليكم ورحمة الله وبركاته لا 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 دەستگای نوری حیکمە هێزی جان نوری چاومە لێرە قورئان فێر ئەکرێین زۆر جوان پەروەردە ئەکرێین پیت بە پیت ئایاتەکان یەک بە یەک سووراتەکان مامۆستا فێرمان ئەکات جوان پێشمان لەبەر ئەکات دەستگای نوری حیکمە دەستگای نوری حیکمە لا 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 وخلال لسانی أكاديمية بوسستيش كأخواتين سسعون فايولا أوزان سوزانيين ويوسف عمر الزمناو بكاتبائي ستلازي ستوكنيا للزياو تيانا ولزان ساش ايوه تيانا للآن وليس روشي دزقائي مهمة وليس دكتور الله حلال لشغلتين بابا بزيان فرد الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا دەستخۆشیم لە بۆ نووسینگەی دەستگا بە هەموو بەڕێوەبەرایەتەکانی و بە تایبەتی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کە لە خلالی ئەو 3 ساڵەدا زۆر بەدڵسۆزانە ئەو منهەجەی کە لە بۆیان دانرا بوو مقەڕەر بوو لە ئەکادیمیا تەواویان کرد دەستخۆشیم لە مامۆستایانی بەڕێز کەوا ئەرچیان کێشا لە برایان و لە خۆشکان وانەکان و خولەکانی ئەکادیمیان گوتەوە و هەروها پیرۆزباییم لە برایان و خۆشکانم لە ئەندامانی دەستەی کارگێڕی و مامۆستایانی بەڕێز کە بەشدار بوون لە خولەکە و بەسەرکەوتووی خولەکەیان بڕی خوای گەورە بیکات تەزاد و زەخیرەی قیامەتتان لێتان قبول کا و بەردەوامتان بکە یا ڕەبی دیارە بەڕێزان بیرۆکەی دروستبوونی ئەکادیمیای نوری حیکمە لەوەوە سەرچاوە دەگری یەکەم جێبەجێکردنی فەرمانی ڕەب العالەمین کە دەفەرمی وەقل ڕەبی زیدنی عیلما
لە دوای دوعاکردن کە ئەسڵ وایە هەممان دوعا بکەین ئینجا کارکردن بە پێداویستیەکانی ئەو دوعایە و هەوڵدان لە ئەوەی کەوا هەر یەک لە ئێمە خۆمان شارەزاتر بکەین لە زانستە شەرعیەکان بە مەبەستی ئەوەی لە ڕەب العالەمین نزیک بینەوە. ئیتر هەنگاوێکە لە بۆ بەرەو پێشچوونی برایان و خوشکانمان لە دەستەی کارجێڕی و هەروەها لە مامۆستایانی بەڕێز لۆ بەرەو پێشبردنی لایەنی زانستیان لە بۆ ئەوەی کەوە فعلەن هەروەکو چەند ساڵە کە نووسینگەی دەستگا و لق و بازنەکانمان بە فەزلی خوای گەورە پاشان بە هەوڵ و ماندیوبوون و تێکۆشانی ئەوانە الحەمدە دەستگا بەردەوامە و بەردەوامیش بەروبووم دەبەخشی کە لەخوا بەزیادبی خەڵکانێکی زۆر دەکرێ بڵین بە فەزلی خوای گەورە بە هەزارەها فێرخواز لە برایانمان لە خوشکانمان لە منداڵ لە نەوجەوان لە گەنجانمان بەهرەمەند بووینە لەو وانانەی کەوا لە ڕێگای ئەو مامۆستا بەڕێزانە دەگوترێتەوە و هەروەها بە ئیدارەی ئەو دەستەی کارجێڕیی کەوا بەڕێوەی دەبا خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە. ئیتر یەکەم خوتوە لە بۆی کەوا ئەو لایەنە زانستیە بەرەو پێش بچی زیاتر و بەردەوامیش بن و دیارە مەسئلەی بەڕاستی عیلم قۆناغێک نییە کە ئینسانی موسڵمان لێی ڕابوەستی وەکو ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی مع المەحبەرە إلى المەقبەرە هەتا وەکو دەچینە قەبران هەر پێویستە هەروە بین و هەروەکو ئیمامی شافعیش ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی كلما أدبني الدهر أراني ضعف عقلي كلما ازددت علما زادني علما بجهلي کەواتە قۆناغێک نییە لێی بوەستین ئەو کەسەی کەوا دەڵێ لە قۆناغێک دەوەستم ئەوە بەڵگەیە لەسەرەوەی لەگەڵ ڕێزمان لە ئەم مامۆستانی بەڕێز بەڵگەیە لەسەرەوەی کە هێشتا هیچی نەزانیە خوا پەنامەدا. کەواتە قۆناغی یەکەم یاخود مەبەستی یەکەم لەو ئەکادیمیا مەبەست ئەوەی کەوا بەڕاستی پەرەپێدانی لایەنی زانستی ئەندامان و مامۆستایانی بەڕێز و هەروەها هەدەفی دووەمیش ڕەوانەوەی گومانێک کە لەسەر زۆرێک لە سەنتەر و دەستگا و ناوەندەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز هەیە لە ناو خەڵکی موسڵمان زیاتر کە گوایە ئەوانەی ئەو ناوەند و دەستگا و سەنتەرانە تەنها و تەنها خەریکی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزن لەبەرکردنی قورئانی پیرۆز زیاتریش نا ئیشیان لەسەر ئەوەی کەوە نوسخەی موسحەف زیاد بکەن وەکو دەگوترێت. بەڵێ ئێمە بە فەخر و شانازیەوە ئیش لەسەر ئەوە دەکەین کەوا قورئانی پیرۆز بەو شێوەی بخوێندرێتەوە وەکو لە بۆ پێغەمبەری خوا دابەزێ صلی الله علیه وسلم لەبەر بکرێ لەبەر ئەوەی بە لەبەرکردنی قورئانی پیرۆز خوای گەورە ناوی لێی ناینا بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم بەڵام لەگەڵ ئەوەش ئیشی ئێمە هەر ئەوە نییە کەوا موسحەفێک زیاد بکەین نا چەند تەکیدمان لەسەر جوان خوێندنەوە و لەبەرکردنە ئەو هەندە و بەڵکو زیاتریش لەسەرەوەی کەوا تێبگەن لە قورئانی پیرۆز و کاری پێ بکەن اقتداش برسول الله بكن صلى الله عليه وسلم كوكو لوصفي دايك من عائشة دفرمي كان خلقه القرآن ولا خالشي ديكش يقلما بستكاين تري أو أكاديميا أو يكا إمر سردمك دادجين كبداخوة سردمك كوا سيماي هر زقي أو سردما أو يكوا اختلاف دوبرتي وتفرقي لنوان مسلمان بداخوة يتربان بس لوي كوا أو دەستگایەمان کە بە فەزلی خوای گەورە فراوان بووە هەوڵ بدەین دوورە پارێز بین و بیان پارێزین لە اختلافات کەوا لە ساحە مەوجودە کۆیان بکەینەوە ئەندامان و مامۆستایانمان لەسەر مەنهەجێکی متفق عەلەیه کە هەڵقوڵاوی قورئان و سونەتە بە فەهمی سەلەفی ساڵح ئەو سێ کۆڵەگەیەکەوە بەڕاستی بیرۆکەی دروستکردنی ئەکادیمیای لێ بە پاشکەوت. بەڕێزان لێرەدا وەکو بەبیرهێنانەوەیەک لە بۆ خۆم و ئەوجە لە بۆ ئەو براو خۆشکە بەڕێزانم کەوە ئەو قۆناغیان بڕی ئەو سێ ساڵان لە ئاکادیمیا بڕی پێویستە بڵین فەزلی عیلم زۆرە لە قورئان و لە سونەت و لە ئەقوالی سەلەف کە باس کرایە بەڵام ئەو عیلمە کە شەک و گومانی تێدانە عیلمی شەرعی لە خودی خۆی عیلمێکی نافعە زۆر زۆر گرنگە هەر یەک لەو کەسانی کە هەڵی دەگرن و وەری دەگرن هەوڵ بدەن لە حەقی خۆشیان ببێتە عیلمێکی نافع ئەگەر نا
علمی نافع کە لە خودی خۆی نافع ناکرێت ببیتە نافع ئەگەر چەند صفەتێکی تێدا نەبێ وەکو زانایان باسییان کردیا بە هەڵێنجان لە قورئان و لە سونەت ئەو علمە نابیتە نافع لە بۆ کەسێک نابیتە حجە لە بۆ کەسێک هەتا وەکو ئەو صفەتانەی لێ نێتە جێ یەکەم إنما يخشى الله من عباده العلماء رب العالمين حصري كردي أوي كوا خشيان هي لرب العالمين أوانا كعلمان كواتا كسيق لأخوانا ترسي عالم نية لله إخوائي قول سبحانه وتعالى وإن سمى نفسه عالما وإن سموه الناس عالما أو خشيش براستي آثار شوينواري هي خشيو خشوع لدلو درون دا آثار شوينواري هي آثار شوينواري كشي وكو إمامي آجوري لآداب حملة القرآن باسي دكاتا خشوع لنا ودلو درون آثار شوينواري كيوية تواضع لي دروز دكا برامبر بخلق إخوائي قولا داري أوي كوام بستي خوابي لو ورقتني قرآن وعلومي الشرعي سيماي أوي تواضع دنوين لبو خلقي أوي لبو دنياش داواي بكا سيما ونشانك أوي يتكبروا على خلق الله خواب هنا من تكبر بيلي دال لسان خلقي خوا حظدك دائما باسي بكري خواب هنا من ديارة أو علم الشرعيش كوا فعلا أو خشوع أو خشية دروز دكاتا العلم بالله وبأمر الله العلم بالله كاتك واخواي قورد ناسي سبحانه وتعالى بأسماء وصفات كاني وكل قرآن وكل سنة في غمس صلى الله عليه وسلم هاتيا بالتأكيد تعظيم اخواي قوردك أو دلا حسب عظمته هيبة رب العالمين دكا له خشوع لسر عند مكان الشيء رنج داتوا أو زخوهن داش كافينيا بالله اخواد ناسي بأسماء وصفات كاني كودي برستي بيويستا العلم بالله والعلم بأمر الله شارزابي لفرمان اخواي قورد تاو كبي برستي لو أو كسيكوا عالم بالله وعالم بأمر الله أو كساننا كوا يخشون الله أجرنا عالم بالله بلام عالم نبي بأحكام إخوائي قولوا بأمر الله براستي هوني يونات واني إشبكا وهلوها عالم بأمر الله عالم نبي بالله أكرمكم الله كسيتي فاجري لدردسيو تجارت بدينا كيدكاتنو وهلو هذيكات وسيلك لما بدا سنان عرضي كمي دنيا خوابنا من دا إتر يكم صفة براستي خشوعا دوم صفة لسماكان أهل علم أويكوا يعمل بما علم أويكوري قرتي لو علم إيشي بيدكا أويكوري قرتي إيشي بيدكا وكو حسني بصري دلي أو علمي كوا لسر زمانة أو حجتي خواه لسرد بەڵام ئەو علمەی کە لەناو دڵتە کە ئاسار و شوێنەواری لە کردەوەکانت ڕەنگ دەداتەوە ئەو علمەیەکەوە علمی نافعە لێ بەڕاستی زۆر مهمە بەڕێزان وەکو ئیمامی ئەحمەد دەفەرمی هەر حەدیثێکی پێغەمبەرم نووسیوی صلی الله وسلم ئیلا ئیشم پێ کردێ چەند هەزار حەدیثی نووسیە رحمه الله وهروها چەندین ئەقوالی تر لەسەر علم لەسەر عمل بعلم وعالما بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن خافنا من دا يا ربي يا أيها الذين آمنوا لما تقولون ما لا تفعل كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعل خافنا من دا يا ربي لا خالش تريج براسي أو كسيكوا علم أو علم نافع ورقتي نسبة لبيج بوت علم نافع أو كسيكوا ورعيه خوي لحرام دا باريزي لهمو حرامك دا باريزي لو اشتانك متشابه شم خوي دا باريزي خشية الوقوع في الحرام نكهر لمطعومات لا حلال وحرام كان بلكو ورعيه لقصة كردنيش ورعيه لجواب دانوا تمشاك علماء عاملين أو أمة تنتر ساينكاتك وبرسيارين لكرا زور بفخر وشانازية وشكاتك كشتيشي نزاني قلت لا أدري لبروي براستي من العلم أن تقول لما لا تعلم الله أعلم كسيك وبراستي وكو سفياني ثوري دالي أجر كسيك بي خوش بو برسياري لي بكري داري هو أهل نية برسياري لي بكري كسك بي خوش بو برسياري لي بكري أو أهل نية برسياري لي بكري إمام مالك رحمة الله بكدينا لا برسياري لكن لزي دورو دهاتن زاري واهب ديقو نازان دار إي واهب وبيدقو آخر يا إمام أم دسم دا جيرموه بحچين داري دار وشتم دارم برسيارنا إمام مالك كرد قوتي نازام دايفانو برو بجي روا باشترا برو بجي روا ملائكة دفارم لا علم لنا إلا ما علمتنا أمن سيم أو كسيكوا علمي نافعي وريتا نسبة لبوي أو كاتد بتنافع
بە شەرتێک نابی بەو عیلمە داوای دنیا بکە، نابی داوای دنیا بکە، نابی داوای شوهڕەت بکە، نابی داوای شوهڕەت بکە. وەکو ئیبراهیمی کوڕی ئەدهەم دەفەرمی هەر کەسێک داوای شوهڕەت بکە ما صدق الله، ئەو کەسە ڕازگۆ نییە لەگە خوا سبحانه وتعالى، ڕازگۆ نییە. بشری کوڕی حارث دەفەرمی چەندینم دیت کە پێی خۆش بوو بناسرێ، بەڵام خوای گەورە فەسحی کرد. خوا پەناماندا، خوا پەناماندا. کەواتە ئەوەل و ئەخیری جیماعی کەلیمەش ئەوەیە کە بەڕاستی ئەسڵ و ئەو عیلمە لە ئەسڵەوە لە بۆ خوابی سبحانه وتعالى بە ئیخلاسەوە داوای بکەی، بۆ مەبەستەش کەوا کاری پێ بکەی. خوای گەورە ئەو ئیخلاسەمان پێ بەخشی، خوای گەورە لە هەموو لایە قبول بکە. دووبارە پیرۆزبایی لە برایان و خۆشکانم دەکەن، خوای گەورە بەردەوامتان بکە، خوای گەورە سبحانه وتعالى وامان لێ بکە ببینە مای ڕەحمەت لە بۆ کۆمەلگاکەمان، نەبینە مای زەحمەت. خوای گەورە سبحانه وتعالى ئەو قورئانە و ئەو عیلمە شەرعیەی کە وەری دەگرین بیکاتە حجە لە بۆمان، نەیکات حجە لەسەرمان. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. ئازان ئێساش بێتەوە دەچنە لای سەرپەرشتیاری ئەکادمیای نوری حکمە لە نووسینگەی دەستگا بەشی برایان بەڕێز مامۆستا یونس ئۆمەر بۆ پێدانی چەند ڕوونکردنەوەیەک و زانیاریەک لەبارەی ئەکادمیا. با بەڕێزیان بفەرموون. الحمد لله الذي بنعمته تتم الصالحات. حمد و سپاس و ستایش بۆ خوای پەروەردیگار کەوا تەوفیقی داین بگەینە ئەم ڕۆژە، ڕۆژی ئاهەنگگێڕانی دەرچوانی ئەکادمیای نوری حکمە. وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. خۆشەویستان، بەناوی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری نووسینگەی دەستگا و ستافی سەرپەرشتیارانی ئەکادمیای نوری حکمە لە هەردوو کارجێڕی برایان و خوشکان زۆر سوپاسی ئەو مامۆستا دکتۆرە بەڕێزان ئەکەین کە لە ماوەی ئەم 3 ساڵەی ئەکادمیا لەگەڵمان ماندوو بوون بە کات و وزە و دڵسۆزی بێپایانیان ڕێگەی زانست و زانیاریان لە بۆ ڕووناکردینەوە. نەمامی زانست و معریفەیان لە ناو دڵ و دەروونمان ڕوان. هەر لێرەشەوە سوپاسی هەموو بەشەکانی بەڕێوەبەرایەتی نووسینگەی دەستگا دەکەین بۆ هاوکاری بەردەوامیان و بەردەوامی ئەندام و مامۆستایانی بەشداربوو لە هەر سێ قۆناغەکە بەرز دەنرخێنین. پێیان ئەڵێن خوای پەروەردیگار زانست و تەقواتان زیاد کات و ئیستیقامە و بەردەوامیش بە هەموو لایەکمان ببەخشێت. و سوپاسێکی زۆر تایبەتمان هەیە بۆ ئەو مرۆڤ بە سەخاوەتمەندانەی کە بە باڵپشتە مادی و معنەویەکان لە پشت پەردەوە بوونە بزوێنەری سەرەکی بەردەوامی ئەم ئەکادمیایە. پێیان ئەڵێن سوپاس بۆ ئێوە و بەرهێنانتان کرد لە زانست و مرۆڤدا. خوای پەروەردیگار فەرمووێ إن الله لا يضيع أجر المحسنين. بێگومان خوای پەروەردیگار چاکەی چاکەکاران بەزایە نادا. داوا لە خوای پەروەردیگار ئەکەین بە ئەضعافا مضاعفە پاداشتی بەخێریان بداتەوە. ئامادەبوانی بەڕێز، مامۆستایانی دڵسۆز، مایەی شانازی و خۆشحاڵی سەرجەممانە کە ئەمڕۆکە لێرەدا کۆبووینەوە بۆ ئاهەنگی کۆتایی هاتنی گەشتێکی زانستی دەوڵەمەند و پڕ لە دەستکەوت. گەشتێک کە تەنها کات نەبوو بەڵکو تەمەنێک بوو لە پێناو ڕۆشنبیری و پێگەیاندنی خۆماندا بەخشیمان. 3 ساڵ لەمەوبەر وەک دڵۆپە ئاوێکی توێنوو پێمان ناو ئەو ئەکادمیایە. ئەمڕۆ ئەلحەمدولله دوای 3 ساڵ لە کۆشش و بەردەوامی بە کۆڵێک معریفە و زانستەوە بەرەو قۆناغێکی نوێی ژیان بەڕێ دەکەوین. ئەگەر سەیری دواوەی خۆمان بکەین، ئەم 3 ساڵی ڕابردوو تەنها ژمارە نەبوو بەڵکو خەرمانێک بوو لە زانست کە بەم داتایانە نەخشێنراوە. ئەکادمیا خۆی لەسەر 4 پایە سەرەکیە بینیەوە
یەکێک لەوانە بڕگەی خوێندنی وانە شەرعیەکان کە سوپاس بۆ خوای پەروەردیگار لە خیلالی ئەو 3 ساڵەی ئەکادیمیا ئێمە دەوانەی سەرەکی لە خزمەت ئەو دکتۆر و مامۆستا بەڕێزانە لەژێر سایە و ڕێنوێنیوان خوێندمان و لێی تێگەیشتن سوپاس بۆ خوای پەروەردیگار. لە بڕگەی دووەمی ئەکادیمیا کە بڕگەی خوێندنەوەیان لە پاڵ وانە سەرەکیەکان دانرا بوو بۆ فراوانکردنی بیر و هۆشمان لە خیلالی ئەو 3 ساڵەی کەوە ئێمە لە ئەکادیمیای بەڕێمان کرد 15 کتێبمان خوێندەوە 15 کتێبمان خوێندەوە کە کۆی گشتی ژمارە لاپەڕەکان 4974 لاپەڕە بوو لە زانست و معریفە، ئەنی بە نزیکەی تەقریبەن 5,000 لاپەڕە خوێندراوەتەوە. لە بڕگەی سێەم کە بڕگەی وانە دەنجیەکان بوو لە خیلالی ئەم 3 ساڵە گوێ لە 10 زنجیرەوانە ڕاگیراوە. تەبعەن هەم کتێبەکان و هەم زنجیرەوانەکان بە جیاوازی هەبوو، زنجیرەوانە هەبوو فکری بوو، زنجیرەوانە هەبوو تەسکیە بوو، زنجیرەوانە هەبوو پەرەپێدان بوو، کتێبەکانیش بە هەمان شێوەست، کەواتە هەم کتێبەکان هەم زنجیرەوانەکان هەمووی جۆرا و جۆر بووە، هەمووش زەرور بووە لە بۆ ئەندام و مامۆستایانمان لە نووسینگەی دەستگا. کۆی ئەو ژمارەوانانەی کەوا لەو 3 ساڵەی لە زنجیرەوانەکان گوێمان لێ ڕاگرت و سوودمان لێ بینیوە 343 زنجیرەوانە بووە. لە بڕگەی چوارەم و کۆتایی کە بڕگەی خول و ڕاهێنان و پەرەپێدان بوو کە دروشمەکەمان تیۆرەکانمان بگۆڕین بۆ کارامەیی و کردداری لە ژیانماندا، لە خیلالی ئەم 3 ساڵە 9 خول بەڕێوە چوو. کۆی گشتی ئەو 9 خولە 81 کاتژمێری خایان. ئەمە 4 بڕگەی سەرەکی ئەکادیمیا بوو. ئەمە دەبوانی خۆشەویست. لە کۆتایی پیرۆزبایی لە هەموو لایەکمانەکەین ئەڵێم ئەمڕۆ ڕۆژی کۆتایی هاتنی خوێندن نییە، بەڵکو ڕۆژی دەستپێکردنی ئەرچی ئێمەیە بۆ گواستنەوەی ئەو زانست و زانیاری کەوا فێر بووینە بیگەینین و بیگوازینەوە بۆ نێو کۆمەڵگا. لێ لە خوای پەروەردیگار داواکارم کەوا ئەم چەند ساڵەی ڕابردوومان بکاتە توێشوێکی خێر بۆ دین و دنیا و قیامەتمان. دووبارە پیرۆز و هەر شاد و سەرکەوتوو بن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. نووسینگەی دەستگای نووری حکمە خەڵات و ڕێزێنان پێشکەش بۆ مامۆستا ڕێزانەکە کە بە درێژایی کۆناغی سێیەم ئەکادیمیا وانە و خولەکانیان پێشکەش کردووە و لێبڵاوانە خزمەتی زانست و زانستبازانیان کردووە. داوا لە سەرۆکی دەستگای نووری حکمە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا ئەحدا دەکەین بفەرمێ بۆ سەر ستێج بۆ بێدانی خەڵات و مامۆستایانی برایان. ئادابەکان فێر ئەکرێن بە ئیسلام ئاشنا ئەکرێن بە شوێن پێغەمبەرمان ئەبرێن بەرەو ئاواتمان. ئەم نورە نوری چاومە ڕێنیشاندەری ڕێگەمە بەرەو بەهەشت ئەمان بات هەنگاو سات بەسات. دەستگای نوری حکمە دەستگای. خۆشەویستان، ئێستا بەگوێی دڵ دەچینە خزمەت وتە شیرین و تایبەتەکانی زۆر بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوەهاب با بەڕێزیان بفەرموون. بناوی خدای بەخشندەی مێهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاشی پێشەوامان نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام علیکم ورحمة الله وبركاته. پێشەشی دەستخۆشیێکی گەرم بە دوعای خێر و خوشکان و برایانم لە دەستگای نوری حکمە کە ئەم کۆمەڵە خوشک و برایانیان پێگەیاند. یا ڕەبی خودای گەورە لێیان قبوڵ کە
وخۆی گەورە ئیشی باشتر و چاکتریشان ئینشاءڵڵا پێشیاو ببینیتن و دەستخۆشیێکی گەرمیش بە پیرۆزبایەکی گەرم لە خوشکان و برایانم دەکەم کەوا لەو دەورەی بەشدار بوون 3 ساڵی تەمەنی خۆیان کە تقریباً دەکا 1000 ڕۆژ بەسەر برد لە تەواوکردنی ئەو ئەکادیمیایە. یا ڕەبی خودایە لیان قبول کەی و هەر یەکیان بکەیتە چرایەک خوایە شوێنێکی پێڕۆناک بکەیتەوە. ئازیزانم خۆشەویستانی من، ئەو هەموو علومانەی دەخیندرێ، ئەو هەموو ماندیبوونانەی دەکرێ، ئەو هەموو مطالعەی دەکرێ، ئەو هەموو کاسێتانی کە جێ ڕادەگیرێ، هەمووی بۆ یەک هەدەفە، ئەویش ئەوەیە کە بینە ئەم ساحەیە و داوە بکەین. چونکە ئەگەر کەسێک هەر فێر بوو لە ماڵێ دانیشت، بەڕاستی ئەوە نورەکەی بۆ کەس نییە و هەر بۆ خۆیتی. جا بۆیە بۆ ئەو علمە ئیسیفادە لێ بکەیت و عەمەلی پێ بکەیت و بەرەکەتی هەبێ ئەبێ ئەو علمەی بگەیەنی. بەڕاستی ئەو خوشک و برایانەی من ئێستا هەر یەکێک دەبێ بەڕاستی داعیەکی سەرکەوتووی لێ دەربچیتن بۆ ئەوەی ئەو میلەتەی ئێمە بەڕاستی هیچ وەکو ئەوڕۆ زیاتر پێویستی بە دوعات نییە. جا بۆیە ئازیزانی من یەک شتی کورتیان بۆ باز دەکەم، ئەویش ئەوەیە. طبعا ئەو کەسەی کە دێ علوم دەخێنێ ئەبێتە طالب علم، وەکو مامۆستایان فەرمووی دکتۆر لوقمان فەرمووی هەتا دەمری دەبی طالب العلم بی. وشی فەرمووی کەنجیم برەی ئیشم پێ نییە و بەسە بزانە ئەو جەهالەتی خۆت دەستی پێ کردووە. جا بۆیە بەڕاستی علم تەواو نابێ، ئێمە هەتا دەمرین دەبێ ئەمە خەریکی علم بین. جا بۆیە ئەو کەسەی کە الحەمدولله خوا ئەو شەرەفەی پێبەخشی و نوری علمی پێبەخشی ئەبێ بەڕاستی داوەیەکی چاک و ڕێک و پێکی پێ بکاتن. چونکە داوەکردن ئەشرەفی عەمەلی پێغەمبەرانە. وەکو ئیبن قەیم جەوزی ڕەحمەتی خوا لێبی ئەفەرمێ گەورەترین شتی پێغەمبەران، گەورەترین کاری پێغەمبەران داوەکردن بووە. هەر ئەوە نی خوای گەورە دەفەرمی ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. ئەگە داعی باشترین قسە بکە، پیرۆزترین قسە بکە، ئەبێ بێ خۆشی خاوەنی ئەم پیرۆزیە بێ، ئەبێ بۆ خۆشی خاوەنی ئەم نور و بەرەکەتە بێ. نسحەتێکی خۆم ئەوەل جاری وەکو شێرزاد ئەیکەم، پاشان نسحەتێکی ئەو خوشک و برایانەم و ئێوەش دەکەم. ئەوانەی ئەبنە داعی لە بەینی 5 خەتەردان، ئەوانەی ئەبنە داعی بەڕاستی لە بەینی 5 خەتەردان. ئەو کەسەی کە دەبێتە ئەهلی علم، علم بەدەستدەینی ئەبێت بە مامۆستا، بەڕاستی لە 5 خەتەردا دەژی، ئەبێ زۆر وریایی ئەو 5 خەتەرە بێ. ئینجا دەتوانی سەرکەوتوو بێ لە علمەکەیدا، لە مامۆستایەتیەکەیدا و لە پێگەیانەکەیدا و لە داوەکەیدا. یەکەمین ئاگای لەو کەسە حەسوودانە هەبی کە لە دەورا و پشتیتی، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرموویتن ئەگەر حەدیسەکە زەعیف بێ بەڵام بەڕاستی معنایەکەی تەواوە، کە ئەفەرمووی المؤمن بین 5 شدائد. یەکەمین مؤمنون یحسدو، بەڕاستی خەڵک کە تەمەشای ئەو خوشک و برایانەم دەکا، هەموو تەخەڕوجیان کردیە، 3 ساڵیان لە تەمەنی خۆی پێگەیاندووە، وەزیرەک و بلیمەت بوون، حتمەن کەسانێکی حاسد و حاقد لیان پەیدا دەبێ، جا تانجیان لێ ئەدا، قسەیان پێ ئەڵێ، لە شەعنیان کەم دەکاتەوە. بەڕاستی ئەو خوشک و برایانەی من نابێ لە مەسار ببنەوە، چونکە ئەگەر خەڵکیش حەسوود بێ نابی داعی حەسوود بێ، ئەگەر خەڵکی عقد و بغزی لە دڵدا بێ نابی بانگەوازکار هیچ عقد و بغزی لە دڵدا بێتن. چونکە بەڕاستی هەر کەسێک برێ من داعیم، هەر کەسێک برێ من طالب العلم، حقدی لە دڵدا بوو، حەسوودی لە دڵدا بوو و بغزی لە دڵدا بوو، بەڕاستی ئەمە داعی نییە و بەڕاستی ئەمە طالب العلم نییە. دیارە ئەو علمە دڵی ڕوونان نەکردیتەوە، ئەم علمانەی کە خوێندیتی نەیتوانیوە کاریگەری ڕوح و دڵ و دەرونی بێتن. کاتە ئەبێ ئاگاداری ئەم حەسوودانە بێ کە لە دەورا و پشتینە. یەک لەو شتانەی کە لە جەماعەتی تەبلیغ و دعوە فێربوومە سوبحان الله و باسیشم کردووە زۆر، ئەو جەماعەتە کاتێک کە دەستنە شوێنێک دعوە دەکەن، ئەو کە دەستن دعوە دەکەن، یەک کەسیان هەر دەستنەوە قسە دەکا، باقی تر ئەوانەی دانیشتون خەریکی ئەوە نییە جێ لە محازەرەکەی برای خۆیان ڕابگرن، بەڵکو هەر هەمیان دوعای بۆ برایەکەیان دەکەن، ئەڵێ خوای ئەو برایەمان واوتار دەدا، یا ڕەبی خوای قسەکانی ڕێک بی، خوای بە مخلیسی لە دڵی بێتە دەرێ، خوای ئەوەی لە بیری کردووە لە بیری بینەوە، خوای ئەوەی یەکنە من شەبی دەبی. سبحان الله بزانە. بۆیە هیچ کاتێک ئەوانە تووشی حەسادە نابن، تووشی عقد و بغز نابن، تۆ لێ ناگەڕە شەیتان زەفەری پێ ببە، حەسوودی بە برایەک ببە. بەڵام بەداخەوە ئێمەوانین
بانخوازکارەکانی ئەمڕۆوانین ئەگە من ببینم دکتۆر لوقمان لە وتارەکەی سەرکەوتووە پێم ناخۆشە دەرم چۆن دەبێ وتاری لە وتاری من باشتر بێ ئەگە ببینم مامۆستایەک دەرسەکەی زۆر جوان شەرع دەکا پێم ناخۆشە چۆن دەبی تەلەبەکان بەوێ معجیبن بە من معجیب نەبوون ئەمە بەڕاستی خەلەلی چییە خەلەلی ڕیایە ئەمە خەلەلی ئیخلاسەکە لە ڕیا لێ پەیدا دەکا و ولا بۆ خوای گەورە لەو حیساب ناکاتن خاڵی دووەم منافق یبغضه ئەنی بەڕاستی ئێمە بڵێن و نەڵێن لە کۆمەلگای ئێمەدا منافق زۆرە منافق چاوی هەر نایە بەو پرۆژەی کە نووری حیکمەت ئەعلانی کردووە منافق چاوی هەر نایە بەو هەموو خوشکانم کەوا ئەو ئیشەیان کردووە و ئەو خوێنەیان تەواو کردووە منافق چاوی پێ هەر نایە کە ئەو هەموو خوشک و برایەم لە دیار ئەو برایانە ڕاوەسان و دەستخۆشیان لێ کردووە ئەوە یەقینتان بێ کەواتە دەبێت ئێتو چ بکەی جێ نەدەیە ئەوانە بۆ خۆت لە کاروانی خۆت بەردەوام بە بەرەو بەرزی بڕۆ با منافقەکان لە جێ خۆیان بتڵێنەوە مێم ئەتۆ ئاسۆی تو فراوانە ئاسۆی تو بەرزە نابی جێ بدەی هیچ بغز و عەداوەتی منافقەکان سێم خەتەر و سێم شەدائید و سێم ناڕەحەتی ئەو کافرانەی کەوا بەڕاستی کاتێکە بینن مەشروعی ئیسلامی و پرۆژەی ئیسلامی سەردەگرێ لە هەر جێک ببینی بانخوازێک کاریگەری هەیە لە هەر جێک ببینن دەستگایەکی ئیسلامی کە بەڕاستی دەست و پەنجەی دیارە ئەسن تیرۆریان ئەکەن ئەیان بە نامردی ئەیان کوژن ئەسن قەتل و عامیان دەکەن جا قەتل و عامەکان فەردی بیان بە کۆمەڵ بێ زۆر جاران ئەمە خۆ بۆستنە و هەرسێکمان لە فکر نەکردیە لە ساڵی 92 هەسات ساڵی 95 100,000 مسلمانیان لە بۆستن و هەرسێک شەهید کرد لە یەک شار کە ناوەکەی زۆر زەحمەتە پێم لەبەر نەکرا 8,300 مسلمانیان لە پێش چاوی UN کوشت سەڵبیەکان سبحان الله دێکەواتە ئەتوو دەبی بزانی کافرەکان لێ ناگەڕێن مەشروعی تو سەرکەوێ و چاویشان بەو مەشروعانە هەر نایە بەڵام تۆ دەبی بەردەوام بیت تۆ بە هیمەتی خۆت بە شەهامەتی خۆت بە تاقەوزەی خۆت بە تاقەوزەی دوعای مسلمانان دەبی بەردەوام بی لەو پرۆژانەی کەوا دەستت پێ کردووە خاڵی چارەم کە زۆر گرنگە ونفس تنازعه بەڕاستی ئەبێ داعش زۆر ئاگای لە خۆی بێ زۆر ئاگای لە سومعە و کەسایەتی خۆی بێ چونکە داعی ئەگەر بشتێ هور دەبی هور جارێککە زەحمەتە دروستیکەوە داعی وەکو شوشەوایە بشتێ تازە ئەو شوشێ پێک و نانووسێتەوە دەبێت بەڕاستی داعی ئاگای لە سومعەی خۆی بێ ئیمامی ئیبن کەثیر لە ئاخری دەوڵەتی ئەمەویەکان 260 قسوور باز دەکات دەفەرمووی ناوی یەکێک دەینی سبحان الله بەڵام ناوەکەی حەزف کردیە ناوی کابرای نانووسی بەڵام دەفەرمی لەو ساڵە مجاهدێک بەدیار کرد قبحه الله كان مجاهدا قواما صواما لا يخاف لومة لائم علماء ئەوانەی کە شەرحیان کردێ دەفەرمی سەیرە لەبەرچی ئەو پیاوە قبحه الله ئەو هەموو مەدحی دەکا قائما صائما قواما صواما دەفەرمی مجاهدا دەفەرمی لەبەرەوە ئەم پیاوە لە ئاخری کە جیهادی دەکرد لەگەڵ ڕۆمەکان چاوی بە ئافرەتێکی ڕۆمی کرد معزب بوو بە چاو شین و پرز زەردی ئەم پیاوە بە دووان کرد بوو بە مەسیحی و ئەوجا کچەکەیاندایە جارێک مسلمانێک دیتی پاش چەند ساڵێک اختیار بووە ڕزایتەوە فەرمی فلان ئێوە ئەتوو لەگەر ئێمە نەبووی جیهادت دەکرد ئەتوو لەگەر ئێمە نەبووی لەگەر ئەو نەسرانی و ئەو ڕۆمانە جیهادت دەکرد ئەفەرمی بەرە والله بەس بەو قورئانم هەموو لەبیر چوو حافظا لكتاب الله هەموو قورئانی لەبەر بوو یەک ئاەتم لەبیر مایە ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين بەس ئەو ئاەتم لەبیر مایە سبحان الله کەواتە ئەبێ داعی هەر نەخەرەتێ بەو داوای کە دەیکا نەفسی وەی تێ نەگا گەیشتە قیممەی ئەبێ زۆر ئاگامان لە خۆ بێ لە سومعەمان لە کەرامەتمان لە ئابروومان لە هەموو کەسایەتیمان لەبەر ئەوەی داعی خوا نەخواسە بشێ زۆر خراپ دەشێتەوە و ئاخری وشەیطان یضل ئازیزانی من بەڕاستی شەیطان و شەیطان سیفەتەکان قەت پێیان خۆش نییە ئەو هەموو داعیانە زۆر بن قەت پێیان خۆش نییە ئەو خوشکانەی من طالب العلم بن قەت پێیان خۆش نییە ئەو میلەتە و ئەم خەڵکە مسلمانە تەئید و پشتگیری ئەو مەشروعە گەورانە بکە جا بۆیە بە هەموو شێوەیەک چ دەکا دەیەوێ ناوی ئێمە پیسکە دەیەوێ ئێمە هەر بخەرەتێنی ئەوێ ئێمە لە ڕێگامان لادە بە هەر وەسیلەیەک بێ میم ئەوەیە داعیەکان ئێمە هەمومان بزانین کە شەیطان بەڕاستی دژمنی گەورەمانە ئینە شەیطانە لەکم عەدوو فاتەخیذوه عەدووە
خۆ بخۆی ئەفەرمی شەیتان دژمنی ئێوە ئێوەش دژمنکاری لەگەر بکەن نەکەن ئەمین بوون لە نەفسی خۆمان نەکەی ئەمین بین لە شەیتان چکە بەڕاستی هەر کاتێک لە خۆمان ئەمین بووین لە شەیطمانمان ئەمین بوون ئەو کاتی ئینحراف و لادانمان دەست پێ دەکا دووبارە و 100 بارە پیرۆزبایی لەو خوشک و برایەنەم دەکەم یا ڕەبی پیرۆستان بی یا ڕەبی خوایە نەخشەی قیامەتیان بی هەمویان دەفتەرەکان بەدەستی ڕاست وەرگرنەوە ئەم میلەتە چەند پێویستی بەم خوشک و برایانەی منە ئەم ئیسلامە بێنازەی ئیمڕۆ چەند پێویستی بە ئێوە هەیە کە پشتگیری ئەو مەشروعانە بکەن کە پشتگیری ئەو دەستگایە و ئەمسالی ئەو دەستگایانە بکەم چونکە هەموو تەنها ئەوانن کە دەست پاکەکان کە سەر بڵندەکان کە دەست بە نوێژەکانتان بۆ دروست دەکەن و ئەینێرنە ئەو ساحەی بۆ ئەوەی ملەتێکی پاک ملەتێکی دەست پاک ملەتێکی ڕێک و پێچی لێ پەروەردە بکاتن یا ڕەبی خوای گەورە بە حەقی ئیسمی عەزەمی خۆی لەو جەمعە خۆش ببی ولا دەستگای نوری حکمەش قبول بکاو ولا هەمووشمان قبول بکا وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين دەستا کاگریس بابێکەوە ڕوعی بۆ بۆ ڕێزانە بکەین خەڵاتی یەکەم بسم الله یەک دانەیە زۆر سوپاس دەستت خۆش بێت خەڵاتی یەکەم کە گەشتی عومرێ زۆر بەڕێز مامۆستا لەشکری زرارکەریم پیرۆستان بێت مامۆستا لەشکری بەڕێز ئەو سەفەرە پڕخێر و بەرەکەتە خەڵاتی دووە کە دووبارە خەڵاتی گەشتی عومرەیە مامۆستا درێر واحد محمود پیرۆزای مامۆستا درێر دەکەێت خەڵاتی گەشتی عومرە یاخوا پیرۆستان بێ مامۆستای بەڕێزم بیدەم سوپاس دەست خۆش خەڵاتی سێیەم کە دووبارە گەشتی عومرەیە گەشتە تایبەتە زۆر بەڕێز مامۆستا ڕەیان محەممەد عەباس خەڵاتی چوارەم کە دامەزراوەی ڕەنێ و سپاسەری کردبوو دەستخۆشیان دەکەین بەڕێز مامۆستادارە حەسەن عەزیز خەڵاتی پێنجەم و کۆتایی بەڕێز مامۆستا کامەران ئەبوبەکر ساڵح زۆر پیرۆزە مامۆستای بەڕێز جەنابتان بوونە خاوەنی گەشتی عومرە پێنجمان هەبوو دوو یەدەگمان ڕاکێشە ئەو دوو یەدەگەش ئێستا خەڵاتی گەشتی عومرانێ حەوت بەشدار بووی بەڕێز لە دوای ئەو حەوتە چواری دیکە یعنی 11 خۆشەویستان لە کۆتای ناو بەخنەدازێ یەکەمین ئاهەنگی دەرچوونی خۆراکی کۆتایی ئەبیانوێت حکمە لە نووسینگەی دەستگا بەپایانگەیشت سپاسی هەموویەکان دەکەین و ئامادەبووتان بەرزە بکەین سپاسی کەناڵەکانی واگەری بەدارەت کەناڵی ئاسمانیان دەکەین کە پەخشی ڕاستەوخۆ و ڕاستەوەی ئاپێ لە ئەسەوە برد خوای گەورە پاداشتماندبوونی یەکەکان و سەرجەم میوانانی بەڕێز بداتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته